ئێمە ئەمڕۆکە کۆمەڵێک چالاکوان و یاساناز لە شاری هەولێر بە پێویستمان زانی لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی لە بەرامبەر گرانبوونی نرخی عریزە لە 2500 دینارەوە کە لە ئێستادا بە 15000 دینار کارەکە لە زۆربەی شوێنەکان ڕایی دەکرێتن کە پێما وایە ئەمە نەعەدالەتیە پێچەوانەی بەرژەوەندیەکانی هەژارانە لە هەرێمی کوردستان. پێما وایە ڕەچاوی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان نەکراوە لەو ڕێکەوتنەی کە لە لێوان وەزارەتی داد و ئەو کۆمپانیایەدا کە هەیە. بۆیە ئێمە بەردەوامین لە گوشار و فشارەکانمان. سەرەتا دەمەوێت دەستخۆشیش لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەین کە بڕیارێکی جوامێرانە نەبوو دەریان کرد و پاڵپشتی هەژاران بوون. بۆیە ئێمە ئەمڕۆکە ڕوومان کرد لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵ سەرۆکی ئەنجومەن و بەشێکی زۆر لە فراکسیۆنەکان کۆبوونەوەمان کرد و پێمان ڕاگەیاندن کە دەبێت بەڕێزیان چاو لە پارێزگای سلێمانی یاخود باشتر لەوان ڕێگری لەم کارە بکەن بە هەر چۆنێک بێتن ڕێگری لەم کارە بکەن و نێڵن ئەم احتیکاریە بەردەوام بێ لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر. بەڵام بەڕێزیان پێیان ڕاگەیاندین ئەوان کاری جدی دەکەن بەڵام ناتوانن وەکو پارێزگای سلێمانی کۆبوونەوە ئەنجام بدەن بۆ ئەم بڕیارە ڕەت بکەنەوە. بەڕێز سەرۆکی ئەنجومەن پێی ڕاگەیاندین کە بە هەموو شێوەیەک ئەم گرێبەستە ڕەت دەکاتەوە. بەشێکی زۆر لە فراکسیۆنەکانیش هەمان قسەیان هەبوو بەڵام لە داهاتوودا ڕایان گەیاند کە هەڵوێستیان دەبێت